دوو هێزە بە دوو هێز و دوو ئیدارە و دوو سیاسەتەوە دووبەرەکیان دروست کردووە. یەک ڕیزیش بۆ تەمارێکی دووسەر و لە گردنی میلەت ئاڵاوە. لەگەڵ بەختیار شاوەیسم پەرلەمانتاری یەکێتی لە بەغدا بزانم یەکێتی و پارتی نەک لەگەڵ یەک لە ناو خۆشیاندا یەک ڕیزن. زۆربەی سیاسیەکانی عێراق و دنیای عەرەبی ئەمە هەر گوێر لێ ناگرنەوەوانە. دەوترا کۆنگرە بۆ نوێبوونەوە بوو، بەڵام ئێستا بنەماڵەی بوونی زیاتر قۆڵ کردەوە. لە کۆنگرە بکرێەوە پێویستم قیادەیە بگۆڕێ. لەو دەقەیەوە کە چوومەتە بەغا بڕوات هەبێ هەستم بەوە کردووە شەوێک ئەگەر ئەچمە سەر شوێنی نووسنەکەم و بنۆم گرنگترین شت لەلامەوە بووە کە بتوانم بە وجدانێکی ئاسوودەوە بنم. ئەم ناتەباییە چییە کە ئێستا بوو ئەیا بەتایبەت لە نێوان کوڕەکانی کاکڵاوسکەرت و هاوسەرۆکەکانی دەچێت؟ ئەو دەنگە جیاوازانەیش ئەوە نین کە حسابی ئەویان بۆ جەماعەتی هەولێر ئاگادار نەبوون لە ڕێکەوتنەکە یەکێتی و گۆڕان. هەموو سەرکردایەتی یەکێتی تەخویلی هاوسەرۆکانیان کردووە بۆ ئەوەی کە هاوپەیمانێتی ئەکەن ویان چۆن کاندید دائنێن. ئەوە قسەی لابەلایە. خۆ ئێمە بۆ لە حکوومەت نین کە ئیتر هەر چەپڵە بۆ حکوومەت لێن لە کاتێکە حکوومەت خەلەلەکانیشی لە بەرچاومان بێت. کاقوبات تاڵەبانی لەگەڵ براکەی کاکباکەر تاڵەبانی خاوەن ڕێیەکن و ڕۆیایەکی جیاوازیان هەیە و کاکلاوی شێرجەنگیش دنیایەکی ترە. نەخێر ئەمە دەور تەوزیعکردنە بە عاقڵانە هەردوو لایەن وتوانە تۆ ئەمە بکە من ئەمەکەم. بەڕاستی کێشەی یەکێتی لەگەڵ پارتی چییە؟ لە ڕاستیدا یەکێتی من وای ئەبینم کێشەی لەگەڵ پارتیانە. کێشەی پارتی لەگەڵ یەکێتیاوە یەکێتی با بڵێن ئەوێت تاگەڕەوی و یەک حیزبی و قائیدی ئەمانە لە کوردستانە نەمێنێت. هەر بەجددی ئەمەیە بزانم خەڵک باوەڕ بە لاهوری شێرجەنگی کاکە بەم ئاراستەیە یەکێتی ئاراستە ئەکایە خۆت باوەڕ بە کارەکانی کاقوبات و کاکباوەڕ بکات. لەگەڵ مابن بزانم دکتۆر بەختیار یەک ڕامان دەکات یان هەر بە دووڕایی دەمێنینەوە.